کەمنینەوە بەهرەمەندانەی کە لە هەرێمی کوردستاندا هەڵدەدەن لە ڕێگەی پرۆژێکی تایبەتەوە خزمەت بە خۆیان و کۆمەڵگەکەشیان بگەێنن. پەیمان سەعدوڵڵا و عەدنان ساڵەی وە خێزانێکی بەهرەمەند هەوڵیاندا و پرۆژێکی تایبەت لە چەمچەماڵ جێبەجێ بکەن کە پرۆژەکەیان خۆی لەکردنەوەی ماڵباتی شاژن دەبینێتەوە. ماڵباتەکەمان پێکاتووە لە کۆفی و قاوەخانە و لە بازاڕی ئافرەتان لە شوێنی مناڵان. ئافرەت دەتوانێت لێرەدا بازاڕی خۆی بکوەش دەتوانێت لە هەمان کاتیشدا منداڵەکەی لە پێشاوی خۆی بەحەسێنێتەوە و هیچ کێشەیەکی بۆ دروست نەکا و ئەشتوانێت لە کۆفیەکەشدا بۆ خۆی چەند ساتێک بە ئارامی لێرەدا بێ. لێرەدا شتێتر هەیە کە لەم ناوەندەدا پێم خۆشە باسی کەم ئەوەیە کە ئێمە هەلی کارمان بۆ چەند خوێندکارێک لێرەدا ڕەخساندۆ ئینشاءڵڵا گەر بتوانین پێشکەوتوتر بین و پەرەی پێ بدەین زیاتر ئەوەیە کە شوێنەکەمان گەورەتر بێتەوە شوێنەکەمان جێی چەند خوێندکارێکی تر چەند کەسێکی ترکە لێرەدا بتوانن هەلی کار بۆ خۆیان بڕەخسێنن بتوانن بە ئازادانە مامەڵە لەگەڵ ئافرەتانە بکەن مامەڵە لەگەڵ ئیشەکانیانە بکەن و دواتریش حسابی خۆیان لێرەدا بکەن. بڕیارماندا پاشکۆیەک ملحەقێک هەڵبژێرین لەگەڵ قاوەخانەکە داویژۆک و بازاڕێک کە خانمان بێن بازاڕیش بکەن بۆی کە پاساوێکمان بۆ دۆزیەوە لەگەل لە پاڵ ئەمەوە کە شوێنێک بۆ حەوانەوە و ئارامگرتنی مناڵەکان چونکە ئێمە شاری چەمچەماڵ بە زۆری ئافرەتەکانمان نازانن مناڵەکانن لەکوێ دابنن شوێنێکی وەها نییە بۆیە هەوڵماندا هەموو ئەمانە تێکەڵ بکەین هەمووەکوی بێ بازاڕی بکە و هەمووەکوی مناڵەکەشی ئارام بگرێ و بەحەوێتەوە لەگەڵ ئەوەیە کەمە بەستە سەرێکەکەمە لە قاوەخانەکە ئەوە بووکە ئێمە لەم قاوەخانێت دەواازە و دەواازەیەک بێ بۆ ئەوەی کە بتوانین لێرە هەفتەی هۆشیاری خانمانمانە بێ هەفتەی هۆشیاری بۆ نمونە هۆشیاری تەندروستی هۆشیاری خێزانی هۆشیاری کۆمەڵایەتی هەتا هۆشیاری فکری هەتا هۆشیاری سێکسی و هۆشیاری مامەڵەکردن و هۆشیاری برین لە بواری گەشەپێدانی مرۆیی و سەرجەم بوارە ڕۆشنبیری و لایەنە ڕۆشنبیری و سەقافیەکان بگرێتەوە لە خۆی. ژنانی قەزاکەش خۆشحاڵن بەکردنەوەی ماڵباتەیەک بۆ خزمەتکردنی ژنان لە قەزای چەمچەماڵ و بانگایەک بۆ بەرەو پێشبردننی قەزاکەشیان وەسفی دەکەن. زۆر باشە شتێکی وا لە چەمچەماڵا کراوە بۆ یەکەم جارە شوێنێکی وا بکرێتەوە تایبەت بێ بە خانمان کەشتیوە پێشتر نکراوە لێرە یەکەم جارە ئافرەت یعنی زۆر مرتاحە بێت کە بێتە ئەم شوێنانە بۆ یەکەم جار لە چەمچەماڵ شوێنێکی وا بکرێتەوەنە دەستخۆشیان لە یەکەم بەڕاستی ئەمە شتێکی زۆر زۆر گرینگە بۆ خانمان لێرەدا ئەتوانن بە ئازادی و بتوانن پێداویستیانی کە پێویستیانە بتوان دەستەبەری بکەن زۆر گرنگە بە تایبەت بۆ ئێرە کە تۆزە لە ڕووی خزمەتگوزاری بۆ ئافرەتان کەمە ئەمە زۆر زۆر گرنگە بۆ ئافرەتانی ئێرە بە ئازادی بێن بە ئیسراحەت بن لێرە بە بازاڕی خۆیان بکەن شتێکی زۆر زۆر گرنگە بۆ خانمانی چەمچەماڵ. ویداری چەمچەماڵیش پشتیوانی لەو کەسانە دەکات کە دەتوان لە ڕێی پرۆژەی تایبەتەوە خزمەت بە خۆیان و چەمچەماڵیش بکەن. ئەم بازاڕە تایبەت بە خانمان لە چەمچەماڵ دەکرێتەوە دیارە بەڕاستی جێگەی شانازیە لە دوای سلێمانی چەمچەماڵ دێت کە بازاڕێکی تایبەت بە خانمانی هەبێ ئەمە دەبێتەوە هۆکارێک کە زیاتر خانمان بێن بۆ خوان لێرە شت بکڕن و هەلی کار دروست بێت و زیاتر لێک تێگەیشتن و کرانەوە دروست بێت خۆشبەختانە شوێنێکی گەورە و فراوانە لێرەوە داوا لە خانمان و ژنان و ژنە سەلارەکانی چەمچەماڵ دەکەم بێن لێرە بازارکەن و دەستخۆشی لە مامۆستا پەیمان و مامۆستا عەدنان ساڵەی دەکەم کە فکرێکی ئەوان خستە بەردەمی ئێمەش بەڵێنمان پێداون هەمیشە هاوکاریان بین پشتیوانیان بین. کردنەوەی ماڵباتی شاژن لە چەمچەماڵ کە قاوەخانی کلتوری و بازاڕی تایبەت بە خانمان و شوێنی حەوانەوەی بۆ مناڵان لە خۆگرتووە پرۆژێکی تایبەتە و لە ڕێگەیەوە هەڵدراوە هەلی کاریش بۆ ژمارێک دەرسووی قەزاکە دابین بکرێت. عومەر غەریب، کورسات نیوز، چەمچەماڵ.